ساڵۆنی لاپەڕەنەوەی ناوەندی هەولێری مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی نووسەران و ڕۆژنامەنووسان میوانداری دکتۆر شوان ئادەم سەرنووسەری گۆڤاری دەرگاوانی کرد. میواندارەکە بە مەبەستی بڵاوکردنەوەی یەکەمی ژمارەی گۆڤارەکە و ناساندن و قسەکردن بوو لەسەر گۆڤارەکە کە تایبەتە بە پەروەردەی میدیایی. دەرگاوان گۆڤارێکی وەرزی تایبەتمەندە بە پەروەردەی میدیایی لە هەرێمی کوردستان، ئامانجی ڕێکخستنەوەی پیشەیانە و یاسایانەی ناوەڕۆکی ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری کوردیە لە ڕێگەی بڵاوکردنەوەی ڕێنمایی و هۆشیاری میدیایی و خوێندن و پەروەردەی میدیایی. دەرگاوان گۆڤارێکی وەرزی تایبەتمەندە بە پەروەردەی میدیایی کە وا دەزانم یەکەمین گۆڤار بێ لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا فۆکەس بکاتە سەر بابەتێکی دیاریکراو، ئەویش بە ئامانجی باش پەروەردەکردنی نەوەی نوێ ڕۆژنامەوانان و چاودێریکردن و ڕێکخستنی ئەو بەرەمانەی کە لە میدیای کوردیەوە هەم بەرهەمێنرێ هەم بەکارهێنرێ. دەرگاوان ئەگەر لە ناوەکەیەوە دەست پێکەین کە زۆرجار پرسیارێک لێ بۆچی ناوی دەرگاوان هەڵبژێراوان. دەرگاوان لە عەرەبیە پێی دەوترێ حارس البەوابە، لە ئینگلیزیە پێڵەن گەیت کیپە، مەبەست لێی ئەو کەسەیە یا ئەو فلتەرەیە کە ڕێگادا یا ڕێگا ئەگرێ لە چاپ و پەخش و بڵاوبوونەوەی ئەو بەرهەمانی کە لە میدیاکانەوە دەرەچن، چ بە شێوەی نووسراو، چ بە شێوەی بیستراو، چ بە شێوەی بینراو.